لێستادا دەبینین سوۆسیال میدیا بەشێک لە بابەتەکانی ڕۆژانەی بریتە لە قسە و باس لەسەر مۆدیلەکان. مۆدل دەگیرێ، مۆدل دەبێتە خاوەنی جی کلاس، مۆدل دەبێتە ڕقم. دەمێ بزانم لە ئەساسدا مۆدلەکان لە وڵاتەکەی ئێمە کاریان چییە؟ وڵای ئێرە زۆر ئێرە نازانم ئێستاکە لە بۆ نمونە کابرایە کرێکاری دەکاتن معدودە پارەکەی 20,000 حتا ژیانیشمە هەتا سەر دەنێتەوە هەر بە ئاواتە سیارە چیە ویشتە چوی بەس مۆدێرەکان نازانم چی خەونەکی دەبینی سوێنێ هەڵدەستیوان ڕاستیە زۆر عجایبە دوای مۆدێرن جیایە فاشیۆن جیایە یعنی کابرایە کە ڕکلام دەکە ئەوش جیایە بەس ئەوانە هەر چاریان تێکرد بووە مۆدێرن فاشیۆن یعنی بزنس نازانم یەک دەرێ بە ساڵۆن یەک دەرێ بە ڕکلام یەک دەرێ بە ئێ باشە وڵای دەنام چەند سارەکە ئاسپی دەکەم فترە چیکەوە ناوبانگێک پێیاوە یعنی ئەویش نازانم وڵای دەنا هەروەچی خۆم هیچ نەگۆڕایمەوە محدودە بەس ئیوانەوە چی خەونی یعنی ئەو شۆکە خەونەش دەبینی لە ناو تیارەی فڕیان باخیرەتێ ئەوە تێسبێ ناستەوە خەونەکە داتە جێی مۆدیرەکانەوە نازانم ئەوەکەی چیە جەنابەت یەکێکی لە کەسە دیارەکانی ناو سوۆسیال میدیا بەتایبەت تیکتۆک ناوبانجەکە دوای کردووە ببی بە خاوەنی جی کلاس؟ بەخوای لەوانەیە 2 ساڵە بەکاری دێنم 120 فەرقی کردی لە ژیانم ئەگەنا بۆ نازانم ئەوە بە مدت ڕوویەکەوە فەرقی کرد لە ڕۆی مادی یعنی لە ڕۆی مادی ئەگەنا برین شخصیات دەگەڕێتە سەخۆت یعنی کەوکو بەکاری دێنی بەس لە ڕووی مادی 120 فەرقی کردی بەس 120ەکە چۆن فەرقی کرد یعنی 120 پارەت زیاد بۆ چۆن پارەکەت زیاد بڵێ ئێستا لە بۆ نمونە شتێکی ئاوە ڕکلایم بۆ دەکەم بە 1000 دینارە یان بە 40 سنت یان بە 50 سنت دێتن ئەمن خەڵکەکە زیاتر لە ڕوویەکە بەڵاوی دەکەمەوە خەڵکەکە دێتن واتە ئەمە 120 مادیەکەم زیادی کرد بەس نازانم ئیوان وەکو خەونە پێم وتی 100 چەندە ئیوان؟ والله دەبی 100 بیتن لەبەرەوەی تو بەیانی هەردەستۆ جی کلاسێک لە پێش دەکەی باسی عاو دەفتەر چ دەفتەریە نازانم بۆ کارەی جەنابەت جی کلاس دەکڕێ؟ شتی وا هەیە هەموو بازار لەنگەی ئەو فەرحی لەنگەی لە سەرێتا ئەو سەری خڕکەوە نەک جی کلاس بی ئەمە 2022 پێ ناکڕێ